کۆلێژی پەروەردە بەشی کیمیا زانکۆڵاین پارالێلی چەندە؟ هەروەها ئەگەر ئێوارانی هەبێ ئەویان چەندە؟ لەگەڵمان من لە درێژەی ڤیدیۆکانمان تاوەکو وەڵامیان پرسیارانە وەربگرن. سڵاو ئەزیزانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆی پێتان بڵێن کۆنمرەکانی وەرگیراو یاخود کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ ساڵی خوێندنی 2021-2022 و تا ساڵی ڕابردوو چەند بوو بۆ بەشی کیمیا لە کۆلێژی پەروەردە؟ ئەزیزانم حەزەکەم ئەوە جارێکیکە دووبارە بکەمەوە کە ئەو کۆنمرانەی ئێمە باسیەکەین ئیساڵی ڕابردووە واتە ئەو بەڕێزانی ساڵی پارپۆلی شەشیان تەواو کردو چوونە کۆلێژ و پەیمانگەکان و ئێمساڵ مەرحەلەیەشیان تەواو کرد ئەو کۆنمرانەیان بەو کۆنمرانە وەرگیراون. ئێوە ئەتوانن وەکو بناغەیەک وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن بۆ ئەوەی بتوانن سوودی لێ ببینن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەو بەشانێک کە دڵخوازی خۆتانە بە نزیکەی هەڵی بژێرن. بۆیە لەم ڤیدیۆی لەگەڵمان بن تاوەکو بزانین بەشی کیمیا لە کۆلێژی پەروەردە کە دەرچۆکانیان ئەبن بە مامۆستای کیمیا لە پۆلی 10-11 کۆنمرەکانیان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندە؟ بۆ زانینی ئەم پرسیارانە و وەڵامەکانیان بینەری ڤیدیۆکانمان بن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. ئەگەر پرسیارێک ڕوونکردنەوەیشان پێویست بوو تاوەکو ئێمەش بتوانین وەڵامیان بدەینەوە. هیوامان سەرکەوتنتانە.